بسم الله براکانم ئەوەی دەمەتەقێ شتەکات ئەگەر بچێت دەرەوە مەمنون یەبین ئەوەشی گوێگرێ هەر مەمنون یەبین ئینشاءڵڵا. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بپشتیوانی خوای گەورە لە خزمەت کۆمەڵێک حەدیثی پێغەمبەری خوادا دەبین صلى الله عليه وسلم کە ئەم فەرموودە بەڕێزانە ئەم فەرموودە خۆشانە هەرێکی باسی عیبادەتێکمان بۆ دەکەن چاکەیەکمان بۆ دەکەن بە پشتیوانی خوا تا کۆتایی ڕەمەزان لە خزمەت فەرموودەکانی پێغەمبەری خوادا دەبین صلى الله عليه وآله وسلم بە ئومێدەوەی ئینشاءڵڵا سوود و قازانجمان پێ بگەینێ. لە حەدیثێکی صحیح ئەدەب مفرەدا هاتووە ئەبوو بەرزەی ئەسلەمی ڕەزای خوای پەروەردگاری لێ بێ دەفەرمێ وتم ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دلني على عمل يدخلني الجنة. وتم ئەی خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم کردەوەیەکم پیشان بدە چاکەیەکم پیشان بدە بم خاتە بەهەشتەوە واتە هۆکارێک بێ بۆ چوونە بەهەشتی من. خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم فەرمووی ئەمیط الأذى عن طريق الناس. ئەگەر پێت خۆشە بڕۆیتە بەهەشتەوە ئەوە ناخۆشی و ناڕەحەتی و ئێش و ئازار لەسەر ڕێگای خەڵکی لابەرە. واتە ئەگەر شتێکت بینی لە ڕێگاوبانێکە مەڵێ ئەمە ئیشی شارەوانیە ئیشی من نییە شتێکی ئاساییە دەزانی ڕێگای لە خەڵکی گرتووە دەزانی عەزێتی خەڵکی ئەدا. خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم فەرمووی ئەوەی کە ئێش و ئازاری خەڵکی ئەدا لە ڕێگاوباندا لای بەرە هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی تۆ. کەواتە ئەمە چاکەیەکە دێکی جارێ بەردێ لەسەر جادەیەکە ئەگەر مەجاڵی تایە بوەستە بەردەکە لابەرە هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی تۆ. ئەمە کردەوەیەکە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم هانی ئێمە ئەدا بۆی بڕۆینە بەهەشتەوە. بێگومان پێویستە ئینسانی ئیماندار بەردەوام سوپاسی خوای گەورە بکات. لە حەدیثێکی صحیح تەرغیبدا هاتووە خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێک کاتێکە دەڕواتە سەر جێگای خەوتنی کاتێکە دەیوێ بخەوێ ئەگەر ئەم دوعایی خوێنا ئەم ذیکرەی خوێنا پاداشتەکەی چییە؟ کاتێ دەڕواتە سەر جێگای خەوتن الحمد لله الذي كفاني وآواني الحمد لله الذي أطعمني وسقاني الحمد لله الذي من علي فأفضل اللهم إني أسألك بعزتك أن تنجيني من النار. واتە خوای گیان سپاس بۆ تۆ کە شوێنێکت بە من داوە تێیدا ئیسراحەت بکەم خانوویەکت بە من داوە ماڵێکت بە من داوە ئیسراحەتی تیا بکەم کە کیفایەت بێ بۆ من. خوای گیان سپاس بۆ تۆ کە خواردن و خواردنەوەت بە من داوە. خوای گیان سپاس بۆ تۆ کە منەتت فەزڵت بەسەرمەوە زۆرە. خوای گیان داوات لێ دەکەم لە ئاگری دۆزەخ بمپارێزی. خۆشەویستی خوا فەرمی صلى الله عليه وسلم هەر کەسێک ئەم دوعایانە بکات ئەگەر بە عەرەبیش نازانی بە کوردی بڵێ خوای گیان سپاس بۆ تۆ خانوویەک هەیە شوێنێک هەیە تێیدا ئیسراحەت بکەم خوای گیان سپاس بۆ تۆ ڕزق و ڕۆزی بە من داوە خواردن و خواردنەوەت بە من داوە منەت و فەزڵی تۆ زۆرە بەسەر منەوە خوای گیان لە ئاگری دۆزەخ بمپارێزی بە گەورەی و دەسەڵاتی خۆت. دەفەرمێ فقط حمد الله بجميع محامد الخلق كلهم. بەپێی قورئان و حەدیث هەرچی بوونەوەر هەیە ڕۆح لەبەر و بێڕۆح دارەکان بەردەکان خۆڵەکان شاخەکان ئاسمانەکان زەوی خۆر و مانگ و ئەستێرەکان هەرچی گیان لەبەری سەر زەویش هەیە هەموویان سپاسی خوا دەکەن هەموویان زیکری خوا دەکەن. بەس خوای گەورە دەفەرمێ ئێوە نایان بیسن دەگوێتان لە دەنگیان نییە. واللهی بەپێی قورئان و حەدیث ئەمەی کە لە بەدەستی منایە هەمووی زیکری خوا دەکەن. ئەو هەموو دار و بەرد و چەمن تۆ خۆڵەکە تۆ دەیبینی هەمووی زیکری خوا دەکەن. سبحان الله وبحمده هەمووی دەڵێن خوایە پاک و پیرۆزی بۆ تۆ حەمد و سەنا بۆ تۆ. جا ئەگەر تۆ ئەم دوعایەت خوێنا شەو هەرچی مەخلوقاتی سەر زەوی و ئاسمانەکان هەیە هەموویان حەمد و سەنای خوا دەکەن
تۆ بەهۆی ئەم زیکرەوە بەقەت هەموو سپاسی بوونەوەرەکانی سەرزەوی خێر و چاکە دەست دەکەوێت. واتە هەرچی گیان لەبەر هەیە، هەرچی مرۆڤ هەیە، هەرچی جنۆکە هەیە، هەرچی مەلایکە هەیە، هەرچی بێڕۆح هەیە، هەمویان حەمد و سەنای خۆیان کردووە بەهۆی ئەم زیکرەوە تۆ ئەوەندە خێر دەست دەکەوێت. الحمد لله الذي كفاني وآواني، الحمد لله الذي أطعمني وسقاني، الحمد لله الذي من علي فأفضل، اللهم إني أسألك بعزتك أن تنجيني من النار. تتواني دعائي بخود بيلا فيديوكا بكري إن شاء الله لبريكي بأساني جاگە پێت خۆشە بەقەت هەموو بوونەوە بەقەت هەرچی لە ئاسمان و زەویدایە خێر و چاکە دەستکەی و حەمد و سەنات بۆ بنووسرێ ئەم زیکرە ئینشاڵڵا پێش خەوتن لە بیرن نەچێت. لە حەدیثێکی صحیح الجامع الصغیر هاتۆ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر کەسێک لە ماڵەکەی خۆی دەرچوو ئەم زیکرەی خوێند بسم الله توكلت على الله لا حول ولا قوة إلا بالله. الحمد لله زورك ما لبرمانه بسم الله توكلت على الله لا حول ولا قوة إلا بالله. في غمري خواه فرمي صلى الله عليه وسلم هر کەسێک لە ماڵ دەرچوو ئەم زیکرەی خوێند پێی دەوتری ئەو کاتێک کە زیکرەکە دەخوێنی پێی دەوترێ تۆ هیدایەتت وەرگرت، خوا هیدایەتی تۆی دا، خوای گەورە تۆی پاراست. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم شەیطان لێت دوور ئەکەوێتەوە. شەیطانێک بە شەیطانەکەی تر ئەڵێ بە هاوڕێکەی خۆی دەڵێ تۆ ناتوانی زاڵبی بەسەر کەسێکدا کە خوا هیدایەتی داوە، کە خوای گەورە پاراستوێتی، کە خوای گەورە بەسێتی. ئەم زیکرە لەبیر مەکەن ئینشاڵڵا هەر کاتێک لە باڵ دەرچوون بەڵێن بسم الله توكلت على الله لا حول ولا قوة إلا بالله. هۆکارێکە بۆی کە خوای گەورە هیدایەتت بدا لە شەیطان و فێڵی شەیطان بتپارێزێ. شتێکی ئاسانە ئینشاڵڵا لەبیری مەکەن. لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم یەکێ لە سەحابەکان کە ئەبوو دەرداءە پێی دەڵێ يا رسول الله صلى الله عليه وسلم دلني على عمل يدخلني الجنة. أبو الدرداء صحابي رضاي خواه لي بيدا فرميه وتم أي بيغمري خواه صلى الله عليه وسلم کردەوەیەکم پیشان دا، کردەوەیەکم نیشان دا کە بم خاتە بەهەشتەوە، هۆکارێک بێ بۆ چوونە بەهەشتی من. واتە بەهۆی ئەم کردەوە خوای گەورە بم خاتە بەهەشتەوە لە دوای مردنم. فەرمووی لا تغضب ولك الجنة، بەس تووڕە مەبە بەهەشتت بۆ هەیە. واتە خۆت بپارێزە لە تووڕەیی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەگەر تووڕە بوون بە پێوە بوون دانیشن، ئەگە دانیشتبووی پاڵکەوە، چونکە ئینسان کە پاڵکەوت یا دانیشت لاوازە بێ. کاتێک کە تۆ تووڕەی بە قووەتی بەهێزی، کاتێککە بە پێوەی دانیشتی لاواسترە بی، پاڵکەوی لاواسترە بی، بۆی ئینسان ئەو چەند دەقەیە ئەو چەند چرکەیە خۆی بگرێ تووڕەیەکەی بخواتەوە هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی. یەکێ لە سەحابەکان دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کابرایە فەرمین ئامۆژگاریم کە هەر دەیفەرموو تووڕە مەبە. وتم باشە بۆ هەروە دەڵێ چەند جارێک هەر پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم تووڕە مەبە. ئەفەرمێ سەیرم کرد هەموو کێشەکان لە تووڕەبوونە دروستە بێ. کابرا تووڕە بێ خەڵکە کوژێ، تووڕە ئەبێ ژن تەلاقەدا، تووڕە ئەبێ لە پیاوی جیا بێتەوە، تووڕە ئەبێ لە خەڵکەدا. هەموو شتەکان سەرەکیەکەی تووڕەبوونەکەیە. ئینسان ئەو چەند دەقە و چرکەیە خۆی بگرێ تووشی کێشە نابێت. جارواشەی تووڕەبوونەکە دەقەیەک نییە، وا نازانی دەقە و دوو دەقەکەمە. بەخوا من تووڕە بم، 2-3 دەقە تووڕە بم. بەخوا 2-3 دەقە توانی هەزارا کەس بکوژی ئەگەر تفەنگ و ڕۆمانت پێ بێ. 2-3 دەقە کەم نییە. ئینسان لە 2-3 سانیا میری تفەنگ دێنێت کابرا کوژێ بە ماوەی 5-6 سانی. جارێ لە دەقەیەکە دەیها کەس کوژراوە، بۆیە دەقەک زۆرە کەم نییە. 1 سانی 1 چرکە زۆرە بۆ تووڕەبوون. مەڵێ من 2-3 دەقە تووڕە بم، هەر 2-3 ئینسانەوەی کابراک تەقەکە لە کابراکە ئەو لێو لارە بێت و لێرە پەشیمانە تازە ڕۆشت نەگەشتێت دەقەیەک. زۆر جار پەشیمانە. جارێ پەشیمان بوونەوە دەقەیەک ناخایەنێ. هەر ئەوەی لێی داتەوە پەشیمانە ئەڵێ چیم بەخۆم کرد. بۆی ئینشاءڵڵا تووڕە نەبوون هۆکارێکە بۆ چوونە بەهەشت. خۆت ڕابگرە، دان بە خۆتا بگرە، خۆڕاگر بە ئیزنی خوا، بۆی خوا بتخاتە بەهەشت. لە حەدیثێکی صحیحدا لەکە لە صحیحە هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمی هەر کەسێک لە ئێوە چووە سەر جێگای خەوتن. ئەمانە بۆچی فێرمانەکە؟ بۆ ئەوەی کە ئینشاءڵڵا گەر ئێمە لە دنیادا بە شێوەیە بژین
ذکری خوا بکەین و کاتێکش کە مردین ئەمانەی کە ئەنجامی ئەدەین هۆکارێک بۆ چوونە بەهەشتمان. ئەفەرمێ هەر کەسێک ئەم ذیکرە بخوێنێ لەسەر جێگای خەوتنی لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير ولا حول ولا قوة إلا بالله سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. ذكرك آسان خواهي قورة لتاوانكاني خوش أبي لقناهكاني خوش أبي أقر وكو كفي سردر يا قناهكاني زور بي. لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير ولا حول ولا قوة إلا بالله سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. خوالتها وانا كانت خوش به أقل وكو كفي سر درياش قناح كان زور بيت تانا كاتي خوتن بيخونا كيش أوي بخويت إن شاء الله. لحديثك صحي ترغيب دهاتوا يكيك لصحابة كاني في غمري خواه صلى الله عليه وسلم هاني كري يزيد رضاي خوالي بدا فرميه قلتم أي بيغمري خواه صلى الله عليه وسلم أخبرني بشيء يوجب لي الجنة هوالم بيبدا شتيكم فيركا كتشونا بهشتم بواجبك واعتبهوي أمكر دواوا خواي قروك فضل رحمك خوي لسر خوي فرض كاكب مخاطب بهشتوا واجبك لسر خوي أمكر دوايا هو كاريك بوي كإنسان تشونا بهشتي بواجبت. خوشويستي خواه صلى الله عليه وسلم فرمي قال طيب الكلام قصد جوان بجوان جوان مدى قصينا 20 بخلقي مكة سكايتي بخلقي مكة قصة كانت بعد جوان به أم قصة جواني هو كاريك بويك خواه بهشت بواجبك وبذل السلام سلام لخلقي بك شروك ما بلا سلام كردن دا سخيبة وإطعام الطعام خواردنيش بخلقي فقير وهجار بدا أويك فقير وهجار هي فير بوا فقير نییە بە دەفتەر لە ماڵە پارەی دانا و داوای پارە لە خەڵکەکە هەیە فێر بووە وا دەزانێت کابرای خەڵەتانی تر پارەکە بۆی حەڵاڵە بێتەوە لەخوا بترسن کاتێک کە زەکات دەدەن بە خەڵک و ئەوانش کە زەکات وەرەگرن با لەخوا بترسن زەکاتیان پێ ناشێ باوەری نەگرن چونکە خوا ئاگاداری هەموو شتێکە خەڵکەیە بە چەندەها دەفتەر پارەی دانا و لە ماڵەوە داوای پارە لە خەڵکەکە بۆیە یارمەتیدانی خەڵکی فەقیر و هەژار هۆکارێکە بۆ چوونە بەهەشت بۆیە کاتێک کە زەکاتانێ نەفستان بەرز بێ بیدەن بە کەسێکە شایستێتی و کاتێکیش کە پێغەمبەری خوا فەرموویە صلی الله عليه وسلم زەکات چڵکی دەستی خەڵکە بۆ هەموو کەسێک ناشێ ئەوەی کە حەڵاڵە بۆی کەسێکە فەقیر و هەژار و دەستکورد بێ نەک کەسێکە بە هەموو شێوەی داوای پارە لە هەموو کەسێکەکات ئەمانە هۆکارێک بۆ چوونە بەهەشت قسەی خۆش قسەی جوان سەلامکردن لە خەڵکی هۆکارێکە بۆ چوونە بەهەشت خواردن بە فەقیر و بە هەژارەکان بدرێت. لە حەدیثێکی صحیح تەرغیب داهاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمی هەر کەسێک لە دوای نوێژی مەغریب واتە کاتێک کە نوێژی مەغریبی کرد ئەم زیکرە بکات بەڵام چەند جار 10 جار لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد يحيي ويميت وهو على كل شيء قدير. لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد يحيي ويميت وهو على كل شيء قدير. هر کەسێک لە دوای نوێژی مەغریب 10 جار ئەم زیکرە بخوێنێ خوای گەورە چی پاداشتێکی ئەداتەوە؟ یەکەم ئەفەرمێ بعث الله له مسلحة يحفظونه من الشيطان حتى يصبح. خواي گەورە کۆمەڵێک مەلائیکی چۆن دەڵێ سیلاحیان پێ بێ چەکیان پێ بێ خواي گەورە کۆمەڵێک مەلائیکت بۆ دەنێرێ پڕچەکن واتە زۆر بەهێزن ئەو مەلائیکانە هەتا بەیانی هەتا بانگی بەیانی لە شەیتانت پارێزن هەتا بانگی بەیانی ئەو مەلائیکانە تۆ دەپارێزن لە شەیتان مسلحة چۆن مەسلحەیە واتە چۆن کەسە چەکی پێ بێ کەس ناوێت نزیکی بکەوێ ئەوانیش بەو شێوەیە سەلامی خوایان لەسەر بێ 10 جار دوای نوێژی مەغریب ئەم زیکرە بکە ئینشاءڵڵا ئەمە خوای گەورە کۆمەڵی مەلایکەی تایبەتت بۆ دەنێرێ بە ئەمری خوا لە ئاسمانەوە ئەو مەلایکانە دێن بۆ لای تۆ چونکە تۆ 10 جار دوای نوێژی مەغریب ئەم زیکرەت خوێندووە کە باسمان کرد وخوای گەورە وكتب الله له بها 10 حسنات موجبات ومحى عنه 10 سيئات موبقات وكانت له
بعدل 10 رقاب مؤمنات. خوای گەورە دە چاکت بۆ نووسێ، دە پاداشت، دە چاکی گەورە. هەر یەکێک لەم دە چاکەیە هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی تۆ. واتە خوای گەورە دە چاکت بۆ نووسێ بەهۆی خوێندنی ئەم زیکرەوە. هەر یەکێک لەم دە چاکەیە کیفایەتە بۆ چوونە بەهەشتی تۆ. کیفایەت هەر دانێکیان کیفایەتە بۆی بشتە بەهەشتەوە. وخوای گەورە لە دە گوناحت خۆشە بێ، دە تاوانی گەورە کە ئەو دە تاوانە هەر تاوانێکیان هۆکارە کیفایەتە بۆ چوونە جەهەنەمی تۆ. واتە دە تاوانت ئەنجام داوە هەرێکێکیان بەسە بۆ چوونە جەهەنەمی تۆ، خوا لەو دە تاوانەش خۆشە بێت. وخوای گەورە پاداشتی ئەوت بۆ ئەنووسێ کە دە کۆیلە دە عەبد لە کۆیلایەتی ڕزگار بکەیت. بۆی ئینشاڵڵا دوای نوێژی مەغریب لە بیری مەکەن ئەم زیکرە بخوێنن بە ئیزنی خوای گەورە ئەم هەموو پاداشە گەورەتان دەسەکەوێ. ئینشاڵڵا هۆکارێکە بۆ ڕزگاربوونتان لە ئاگری دۆزەخ و بۆ چوونە بەهەشتی ئێوە. لە حەدیثێکی صحیح تەرغیب داهاتووە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ: إذا توضأ الرجل المسلم خرجت ذنوبه من سمعه وبصره ويديه ورجليه فإن قعد مغفورا له. هەر کەسێک دەستنوێژی جوان بگرێت، پیا و بێ یافرەت، گوناهەکانی لە کوێ دەرەچن؟ لە گوێیەکانی و گوناهەکانی دەرەچێت، لە چاوەکانی گوناهەکانی دەرەچێت، لە دەستەکانی، لە پێیەکانی. و کاتێک کە دانیشێ بۆی کە نوێژکە یا دەستنوێژەکەی گرتۆ دانیشێ، خوای گەورە لە تاوانەکانی خۆش بووە. واتە لە نینۆکەکانتەوە، نینۆکی دەست و پێیەکانتەوە، لە چاوتەوە، لە گوێیەکانتەوە گوناهەکانت هەمووی دەرەچێتە دەرەوە. کاتێکش کە دانیشتیتە دەستنوێژەکە تەواو کردو، خوا لە گوناهەکانت خۆش بوو. کەواتە دەستنوێژکردن عیبادەتێکی زۆر گەورەیە. لە حەدیثێکی صحیح الجامع الصغیر هاتۆ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە دەفەرمێ، واتە حەدیثێکی قودوسیە. خوای گەورە دەفەرمێ کاتێ عەبدەکەی خۆم تووشی نەخۆشی کرد، هەر نەخۆشیەک بێ، ئەو بەندەی من ئیماندار بوو لەسەر ئەو نەخۆشیە سپاسی منی کرد. نەک بڵێ خوایە کەس نەدۆزیە و من تووشی نەخۆشی بکەی، ئەوە نا، ئەوە شمولی ناکەم حەدیثە، ناشکوری بکە. کەسێک خوا تووشی بەڵایەکی دەکات، نەخۆشیێکی بەسەرا ئەدا، ئیماندارە و دەڵێ خوایە گیان سپاس بۆ تۆ، ئەلحەمدولله، بەردەوام سپاسی خوا دەکە. برادەرێکەیە خوا لێی خۆش بێ، دوعای خێری بکەن، خوای گەورە شیفای بدە یا ڕەبی، بەس تەنها سەری ئیشەکە، دەست و پێویستەکانی ئیش ناکە هیچ. جا کاتێک کە قسەی لەگەڵا دەکەی دەچی بۆ لای خۆت لە بەرچاوەکەوێ، ئەڵێ کەس لە من باشتر نییە، هیچ کەسێک لە من باشتر نییە. سبحان الله، چارەسەری نەخۆشیەکەیشی بە خۆمی وت، ئەڵێ بە 250 دەفتەر چارەسەرە بێ. ئەزانین چی لە 250 دەفتەر چی لێدێ؟ وەک من و تۆ دەسوقاچی بجوڵێ، بەس بتوانێت دەسوقاچی بجوڵێنێ، بتوانێت بڕاتە ڕێ و شتێ بەرێ بۆ دەمی بە 250,000 لە ئوردن چارەسەرەکەی. یا ڕەبی خوای شیفای بدەی. بەڵام وەڵڵاهی هەر هەمومان بەقەد ئەو پیاوە شکری خوا ناکەین، بەردەوامیش خەریک قورئان خوێندنە، بەردەوام قورئان خوێنێ، 12 مانگە نەک مانگی ڕەمەزان. کەواتە ئەو کەسانە شمولێم حەدیثە دەکەن، نەک ئەوەی هەر ناشکوری دەکا و هاوارەکە و لە خۆڕایی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم، خوای گەورە فەرمووی هەر کەسێک بەندەیەکی خۆم تووشی نەخۆشیە کرد، لەسەر ئەو نەخۆشی و بەڵایە سپاسی منی کرد، حەمد و سەنای منی کرد و ئیماندار بوو، کاتێکە ئەو نەخۆشە چاک دەبێتەوە، وەکو ئەو ڕۆژەی کە لە دایک بۆ بێگوناه و تاوان دەبێت. واتە ئەگەر خوا شیفای دایی نەخۆشکەوتی چاک بیتەوە، وەکو ئەو ڕۆژەی کە لە دایک بیتە چەندێک گوناحت هەیە، گوناحت نییە، تاوانت نییە، وەکو مناڵێکی ساوە و کۆرپە بێتاوان دەبیت. وەخوای گەورە دەفەرمێ بەو مەلایکانەی کە چاک و خراپە دەنووسن، دەفەرمێ من عەبدەکەی خۆم تووشی نەخۆشی کردووە لە ماڵەوە کەوتووە، لە کاتی لەش ساغیە چی کردووە لە کاتی نەخۆشیەکە بۆی بنووسن. خەڵکای 5 فەرزە لە مزگەوت بۆ ئێستا نەخۆشە لە ماڵە کەوتووە، بەخوای گەورە وەکو وایە 5 فەرزە لە ناو مزگەوتەکان نوێژ کرد، پێشتر بە ڕۆژوو بووە، ئێستا ناتوانێت بە ڕۆژوو بێ، بەهۆی نەخۆشیەوە بەهۆی ئەختیاریەوە دڵنیابە خوای گەورە پاداشتەکەی لە کاتی لەش ساغی بۆ دەنووسی. بەدبەختیشەیە
پێشتر بەس جمعاتەوە مزگەوت ئێستاش نەخۆش کە لە ماڵە بەس خێری جمعەکەی بۆی مسلیم چونکە دوێژ جەماعەتی نەبووە چونکە ڕۆژووی نەبووە کۆمەڵشتی نەبووە هەر شتێکت کرد بێ شەو نوێژت کردووە لە کاتی لەش ساغیە ئیسا ناتوانی خۆ شەو نوێژەکەت بۆ نووسی خوای گەورە دەفەرمێ لە کاتێکا لەش ساغ بووە چی کردووە ئێستا لە کاتی نەخۆشیەکە بۆی بنووسی کەواتە هەتا لەش ساغە عیبادەتی خوا بکە بۆی لە کاتی نەخۆشیشدا کردەوەکانت نەبچڕێ بەردەوام بێ ئینشاءالله لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەم حەدیثە زۆر خۆشە ما من مسلم يتوضأ فيسبغ الوضوء هر مسلمانێک دەستنوێژێ بگرێ بەڵام دەستنوێژێکی جوان دەستنوێژێکی تەواو ثم يقوم في صلاته پاشان هەڵسێ بۆ نوێژەکەی نوێژێ بکات ئیتر فەرزە یا سونەت فيعلم ما يقول بزانێت چی دەڵێ ئاگای لە نوێژەکەی بێ و داڵغە و فکری لای نوێژەکەی بێت دەستنوێژێ جوان بگری هەڵسی دوور کات نوێژەکەی یاخود نوێژی فەرز بکەیت إلا انفتل كيوم ولدته أمه من الخطايا ليس عليه ذنب إلا كاتكتو سلام الداوتو لنيوشكا وكو أو روجي كالدايك بيتا بيقناه وبيتهاواني أفرمي ليس عليه ذنب يكتهاوان أو حقي خوابي بسرتو نماو حقي خلق أمينيه حقي خواب كواتا أقد دزنيوش جوانت قد هاتي بو مسقود نيوشت كر سنت بيا فرص يا لمالا ودزنيوش قد كرو دور كات نيوشت كر دڵنیابە دڵت لای نوێژەکەت بێ ئاگات لە نوێژەکەت بێ وەکو مناڵێکی ساوە و کۆرپە بێ تاوان دەبی گوناه و تاوانت نامێنێت هەمووی پاک دەبێت پێمان خۆشە پاک بینەوە ئەوە فەزلی دەستنوێژ و نوێژە بۆیە سپاسی خوا بکەین کە هیدایەتمانی داوە بۆی کە نوێژ و عیبادەتی خوا بکەین یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێیان کردووە یا ربی خوای وام علیکی بردوام ذکر و یادی تو بکین لسر نوێژ و ڕۆژ و عیبادەت بمان ژێنی بمامرێنی آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين